بەڵێن دەدەم کەوا پرسیارەکانە دەبی ڕێک و پێک دەبن با دەست پێ بکەین. ئامادەم. تۆ هاتیت بە تموحێکی یەکجا زۆرە و بە ئەجەندایەکی زۆرەوە بۆ چاکسازیکردن لە حکوومەت و ئەمە پرۆسێکی زۆر ئاڵاز بوو لە کاتێکی زۆر ئاڵۆزدا بوو و کۆمەڵ ئەرکی گەورە لەسەر شانی تۆ بۆی جێبەجێ بکەیت و هەروەها تۆ بەڵێنتدا لەوەی شەڕ دەکەیت دژی گەندەڵی و چەندین جار کە دووپاتت کردوێتەوە لەوەی کە حتا ئەگەر وەکو بەڕێز مەسعود بازانی ئەگەر بێت و گەندەڵیەک بدۆزیتەوە دەیکەیتە سجنەوە و ئیجراعاتیان بەرامبەر دەکەیت. بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت و ئەمە زیاتر لە 2 ساڵە کە جەنابتان لە ئۆفیسن تاوەکو ئێستاکە چەند پێشکەوتنتان بەدەستهێناوە لە شەڕی دژی گەندەڵی و تا چەند توانیتە ئەجەنداکانی خۆت و ئەو تموحی هەبووە جێبەجێ بکەیت و تا چەند ئامادەی بڕۆیتە پێشەوە کۆی کە باوکت ئاماژەی پێداوە لە شەڕکردن دژی گەندەڵی. ڕێگەم بدە سپاسی بکەم و سپاسی دکتۆر علادین و مێریش بکەم و هەموو ئەو ئامادە بەڕێزانەی کە لێرەن و ئەوانەی ڕێکیان خستووە. خۆشحاڵم کە لێرەم و خۆشحاڵیشم کە وەڵامی پرسیارەکەت بدەمەوە. لەبارەی ئەوەی کە کردومانەوە لە ڕابردوو من دەمەوێ کە بتان گەڕێنمەوە بۆ ئەوەی کە لەوەی کە دەستمان پێ کرد. من هاتمە ئەم کابینەمان دامەزراند و وتمان ڕیفۆرم دەکەین، چاکسازی دەکەین و دەچینە پێشەوە و بەداخەوە کە دوایەوەی کە ئۆفیسم وەرگردێمە ڕوبەڕووی چەندین ئالنگاری بووینەوە کە کۆڤید-19 گولەوانە ڕوبەڕوومان بووە و هەروەها نرخی نەوت دابەزی و بازرگانی و بزنس هێواش بوویەوە هاتە خوارەوە و بە دڵنیاییەوە بابەتی ئاسایش و کێشەی ئەمنیش هەبوو لە ناوچەکە و سەرەڕای هەموو ئەوانە ئێمە هەوڵماندا کە هەموو ئەو کێشانە بەسەریان دەزاڵبین و چاکسازی بکەین. ئاسان نەبوو بەڵام بە دڵنیاییەوە ئێمە توانیمان سەرکەوتوو بین و نەک تەنها با بڵین ئەو مەرحلە تێپەڕێنین بەڵکو دۆخەکەش باشتر بکەین لە هەرێمی کوردستان. چەند ژمارەیەکەن کە من دەمەوێت کە بەڕاستی باسییان بکەم. من دەمەوێت هەموو ئامادەبوانی بەڕێز بیریان بهێنمەوە خەڵکی کوردستانیش بە بیریان بهێنەوە و لە بیریان بێت کە ئێمە لە کوێوە هاتین و چۆن دەستمان پێکرد. دەستکردن بە حکوومەت کە بلیۆنان دۆلارمان هەبوو قەرز و کۆڤید-19 هات و دۆخێکی ئابووری خراپ و قەیرانی ئابووری هەبوو و لەسەر و هەموو شیانەوە بڕینی بودجەی هەرێمی کوردستان لە حکوومەتی فێدراڵیەوە ئەمە ئەرکێکی زۆر سەخت بوو و بە دڵنیاییەوە هۆکاریش هەبوو بۆچی کە ئەو بۆ ڕوویدا و جارێکی دیکە لە 2014 تا 2017 و حکوومەتی فێدراڵی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی نادا و بودجەی بڕی و شەڕ هەبوو و کولفەی هەبوو تێچووی هەبوو ئەو شەڕی داعش 2 ملیۆن ئاوارە و پەنابەر ڕووی کردە هەرێمی کوردستان قەیرانی ئابووری هەبوو و هەموو ئەمانە گوشارەکانیان لەسەر حکوومەتی هەرێم زیاتر کرد. ئەم کابوونە ئەم کێشانەی بۆ مابوویەوە لەسەر و هەموو شیانەوە ئەم حکوومەتەی ئێستا لە بەغدا بە هەمان شێوە بودجەی هەرێمی کوردستانی بڕی. با ژمارەیەکتان بدەمێ لە 2020 6 مانگی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان نەدرا و بەغدا دواتر 383 ملیۆن دۆلاری دا وەکو بەشێک لە بودجە کە دیاری کرابوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام 6 مانگ ئەو پارەی نەدا. ئەگەر تۆ لێکی بیتەوە ئەوە ئەبێتە 2 ملیار و 298 ملیۆن دۆلار بۆیە لە ساڵانی دواتر و دوای تێپەڕاندنی بودجەش حکوومەتی عێراق دانی بەوە دانا بەوەی کە پارەی حکوومەتی هەرێمی کوردستان 2 ملیار دۆلار بدا بە هەرێمی کوردستان و ئەگەر تۆ جارێکی دیکە ئاماژ لێ بدەیتەوە بۆ 6 مانگ ئەکاتە نزیکەی 880 ملیۆن دۆلار. ئەگەر هەموو ئەم ژمارانەش کۆکەیتەوە
ئێمە ئەگەینە ژمارەیە کە حکوومەتی عێراق قەرزاری فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە ئەکاتە 3 ملیار و 100 ملیۆن دۆلار. بۆیە من پێم وایە ئەمە پرسیارێکی زۆر جوانە چۆن ئێمە ڕزگارمان بوو سەرڕای ئەو هەموو بڕینی بووجە قەیرانی کۆڤید 19 و دابەزینی نرخی نەوت و هەموو ئالنگاریانی کە ڕوبەڕوویا بووینەوە ئایا چۆن ئێمە توانیمان بەردەوام بین و هەروەها پرۆژەش پێشکەش بکەین. بۆیە پێش هەموو شتێ ئێمە چاکسازیمان کرد و ئەوەش بە بڕینی با بڵێن هەندێک پارەی زیادە بوو و هەروەها ڕێخستنەوەی ئەو داهاتانە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیبوو و کۆکردنەوەی داهات و هەروەها دابینکردنی بۆ خزمەت گوزاریەکان و بە زۆریش بۆ دابینکردنی موچە. ڕاستە کە ئێمە نەمانتوانی و هەموو مانگێک پارەی تەواو بدەین بەڵام توانیمانە هەموو مانگێ موچە بدەین ئەگە هەمووشی نەبوو بێ بەڵام ئێمە بە هەماهنگگی لەگەڵ کەرتی تایبەت و داوامان لێکردن کە بێن پرۆژەکانی خۆیان پێشکەش بکەن و کردیان کەمە بەڕاستی هاوکاریکی زۆر باشوو بۆ ئێمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە نەک تەنها ئێمە ئابووریمان بەرەو پێشەوە برد و ئابووریمان بەردەوام بوو بەڵام لە کۆتاییشدا توانیمان کە پرۆژەی زۆر باشیش بکەین کە بە تایبەتی کە دێتە سەر بابەتی ئاسایشی خۆراک. ئێمە دەمانوێت ئابووری خۆمان فرەڕەهەند بکەین هەمە چەشن بکەین و ئێمە سەرڕای ئالنگاریەکان ڕانەوەستاوین و بەردەوامین لەو پرۆگرامە کە دەستمان پێ کردووە و ئێمە توانیمانە چەندین پرۆژەی زۆر باش بنیادنان من ژمارەم لایە ئایا ڕێگەم مەدەی کاتە بێکەوە هەموو ژماران بدەم ئەگەر ئازاد بە لەوەی کە هەر ژمارەك دەتەوێت ئامازی بێ بکەن و زیاتر پێمان بڵێن لەسەر پرسی بە تایبەتیکردن کە ئێوە کاتان لەسەر کردووە. چەندین کارت هەن کە ئێمە ویسمانبیان کەن بە تایبەت لە ناویشیاندا و بەشداریان پێ بکەین کەرتی تایبەت و هەروەها بتوانین یاسایەکی نوێمان تێپڕ کرد کەوێ PPP واتە هاوبەشی نێوان کەرتی تایبەت و گشتی و پرۆژەکە لە نێوان حکوومەت و کەرتی تایبەتدا بکرێن و لە کارەبادا ئێمە هەوڵمانداوە کە ژمارەی پێدانی کارەبا زیاتر بکەین و هەروەها تێچوشی کەم بکەینەوە وەڵام لەگەڵ ئەوەدا کاتەکانی پێدانی کارەبا زیاتر بکەین. ئێمە کۆبوونەوەمان هەبوو لەگەڵ وەزیر ئەمڕۆ باسمان لەوە کرد کە چەند مێگاوات زیاد بووە و هەروە چەند تێچووی کارەبا کەم بووەتەوە و ئێستا گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە بزانین کە کارەبا بدەینە کەرتی تایبەت و لە ڕووی کشت و کاڵەوە کە ئێمە چۆن توانیمانە کە هەمە چەشنی بکەین ئابووری هەمە چەشن بکەین. ئێمە لە ڕێگەی پێدانی پارە واتە پارەی حکوومەت چەند سایلۆمان دروست کردووە لە کەیلار لە هەولێر لە دهۆک با من بە ژمارە پێت بڵێم ژمارەی تەواوت بدەمێ. ئەتوانن 585,000 تۆن گەنم لە جوتیاران وەربگرن. ئەمە پرۆژەیەکی حکوومەتە بە دروستکردنی ئەم سایلۆیانە هاوکاریەیە بۆ جوتیاران بۆەوەی کە بەردەوام بن و ئەوانە نیگەران بوون لەوەی کە لە سەرەتاوە نیگەران بوون کە چی لە بەرهەمەکەیان بکەن لە کۆتایی ساڵە بەڵام حکوومەت هات و دڵنیاییدا بە جوتیاران بۆەوەی کە ئەگەر ئێوە کاری خۆتان بکەن گەنمەکانتان وەردەگرێ و هەمویان وەردەگرێت پێویست ناکە نیگەران بن و لە ڕاستیدا ئەمە هەنیان ئەدەین کە بەرهەمەکانیان زیاتر بکەن. لەگەڵ ئەوەشدا ئێمە ئەمانەوێ چوینە با بڵێن لای کەرتی تایبەت بۆی کە هەندێک ژێرخان تایبەت بە خۆراک ئەوانیش دروست بکەن و خود پیشەسازی خۆراک لە دهۆک لە هەولێر لە سلێمانی و پرۆژەیەکیشەی لە هەڵەبجە هیوادارم بم نزیکانە لە هەڵەبجەش جێبەجێ بکرێت. با نمونەیەکت دەمێ لە هەولێر بە تەنها لە هەولێر ئەو پیشەسازی خۆراکە کە وەرگرتنی خۆراک و گەنم لە ناویشیاندا توانای هەیە کە 1,200,000 تۆن ئەمە کەرتی تایبەتە جیا لەوەی کاوەی کەوتم کە حکوومەت پرۆژەی خۆی هەیە کە ئەویش ئەو هەموو
ئەو بەرهەمانە ئەتوانێت وەربگرێت لە جوتیارانەوە بۆیە ئێمە ئەومان کردووە بۆ میوە کردومانە بۆ کەرتەکانی دیکە و بەرهەمەکانی دیکە کردو ئێمە دەمانەوێت کە هانی جوتیاران بدەن بۆی کە بەرهەمەکانی خۆیان زیاتر و زیاتر بکەن و لەگەڵ ئەوەشدا ئێمە گفتوگۆین لە گفتوگۆدان لەگەڵ وڵاتانی دراوسێمان لە ئەوروپا و لە سەردانەکانمدا کە هەم بووە پێشتر دەمانیوە بازارێکی کراوە بدۆزینەوە بۆ بەرهەمەکانی کوردستان ئەمە بە هەمان شێوە پرۆسەیەکە کە بەردەوام و خۆشحاڵم کە بڵێم کە سەرکەوتوو بووە لە هەندێک ڕۆوە و ئێمە هەوڵە دەین کە دڵنیابینەوە لەوەی کە زیاتر و زیاتر بکەین لەم بوارەدا بۆی کە لە وەرگرتن و لە ناردنیشا ئەکامە بە سوودی خەڵکی کوردستانە هەندێک پرۆژە دیکەیە کە دەمێ باسییان بکەم لە تەنها لە کەرتی حکومی عاڵم ئێمە پارەمان تەرخان کردووە بۆ 147 پرۆژە کە تێکڕا ئەکاتە 8 ملیار و 700,000 دۆلار کە ئەمە کەرتەکانی گەشت و گوزار پیشەسازی نیشتەجێبوون بازرگانی و کشت و کاڵ پەروەردە تەندروستی خزمەت گوزاریەکان وەرزش و هونەریش دەگرێتەوە بۆیە ئەمە ئەو پرۆژانن کە حکوومەت بودجەی بۆ تەرخان کردوون و جێبەجێش کراوە زۆربەیان جێبەجێ کراون لە ڕووی پرۆژەکانی کەرتی تایبەتەوە ئێمە ڕخسمەتمان داوە بە 714 پرۆژە کە 969 ملیار دۆلارە کە لە هەموو پارێزگا و ناوچەکانی کوردستان جێبەجێ دەکرێن و ئەمە ڕێگە خۆش جادە دروستکردن و بەرزەپرد و هەروەها کارەبا و خزمەت گوزاریەکانی شارەوانی و سایلۆ و پەروەردە و نیشتەجێبوون و هەروەها دروستکردنی بەنداویش بە هەمان شێوە نزیکەی 1100 با بڵێن کیلۆمەتر جادە قیرتاو کراوە کە ئەمە کارێکی زۆر باشە 4056 یەکە بۆ خەڵکی هەژار دروست کراوە 21 پرۆژەی بەنداو هەیە کە لەکەیەوە بۆکەی لەم کابینێ من باسی ئەم کابینە ئەم ژمارانە لە کابینەی نۆیە کابینەی نۆ باسەکەم 21 پرۆژەی بەنداو پەزەند کراوە و 32 ملیارد دیناریان بۆ تەرخان کراوە کە نزیکەی 180 با بڵێن مەتر سێجە ئاوگلە دەنەوە لە کارەبادا 72 پرۆژەمان کردووە و جیا لەوە لە پرۆژەکانی دیکە کە لە شارەوانیەکان 154 پرۆژەن کە پرۆژەی جیانن لە شارۆکانیەکاندا و خزمەت گوزاریەکان لە شار و شارۆچکە و گوندەکانیشدا ئەنجام دراون بۆ ئەوەی نمونەیەکی کەت بدەمێ لە با بڵێن گەنمەشامیەوە بەرهەمێنانی گەنمەشامی ئەم پێش ئەم کابینەیە تەنها 25,000 تانمان هەبووە لە گەنمەشامی بەرهەم هاتووە بە چاکسازی و بە هەوڵ و هاوکاریەکان و بە زیادکردنی پرۆژەکان کە جێبەجێمان کردوون ئێستا کوردستان توانای بەرهەمهێنانی 400,000 تۆن گەنمەشامی هەیە ئەمە شتێکە کە پێم وایە هەمومان شانازی پێوەکەین جێ ئێوێ شانازی پێ بکەین لەسەر و هەمووشیانەوە دڵخۆشی جوتیارانە ئێمە هانمان داون کە گەنمەشامی بەرهەم بهێنن و جیا لەوەش نەترسن لەوەی کە بەرهەمەکانیان چیان لێدێ بەڵێ هیوادارین ئێمە لەگەڵ هەبوونی با بڵێن وەرزێکی باش بەرهەمەکانیان زیاتر و زیاتر بکەن و هیوادارن کە
بتوانین هەناردەشی بکەین بۆ بەشەکانی دیکەی عێراق و هەروەها بۆ دەرەوەی هەرێمی کوردستانیش. چی دەبارەی گەندەڵی ئەو شەڕانەی کە ئێوە لەسەر گەندەڵی کردوتان چکە خەڵک ئەوێتی بزانێت بەدڵنیاییەوە ئێمە یاسایەکمان هەیە بۆ گەندەڵی. من باوەڕی تەواوم هەیە کە ئێمە ڕێژەی گەندەڵیمان کەم کردوێتەوە بە ڕێژەیەکی بەرچاو. من ناتوانم بڵێم تەواومان کردووە بە یەکجاری بن بڕمان کردووە ئەمە پرۆسەیەکە بەڵام خەڵکێکی کاریگەر هەیە کە ڕێگری لە چاکسازی دەکەن و ڕێگە نادەن کە ئەوەی کە دانراوە خۆی بچێتە پێشەوە. من زۆر سوورم لەسەر ئەوەی کە پێداگرم گەندەڵی کەم بکەینەوە. پێم وایە ئەمە باشترین وشەیە بەکاری بێنی کەمی دەکەینەوە. هیوادارم لە ڕێگەوە هەڵی تەکێنی نەمێنێ بەڵام ئێستا ناتوانم بڵێم هەموو کەس دەبێ بەرپرسیار بێ ئەوانەی کە ملکەچی یاسا نابن. بەدڵنیایەوە هەندێک کەیسی یاسایی هەبوون بەڵێ من نامەوێت بە دیاریکراوی باسییان بکەم بەڵام کەیس هەیە کە هەندێک کەس دیاریکرا و دراونەتە دادگاش. بەڵێ سەبارەت بە پسەروەری یاسا و شەفافیت یەکێکە لەو خاڵە گرنگانی کە لە چاکسازی ئەوەتە ئاماژەتان پێدا و گرینگە بۆ بەرهێنان و ئەم کابینە زۆر پێویستی پێ و پێداگیری لەسەر بەرهێنانی دەرەکی کردووە و بۆ من وا دەردەکەوێەوە پرسی وزە بە تایبەت کاری لەسەر کراوە لە پرسی و بەرهێنانی دەرەکی بۆ گاز و وزە. ئایا ئێوە لە پرسی گازی سروشتی توانیوتانە کار بکەن و تاوەکو ئێستاکە ئەو چاکسازیان نەگەیشتە ئاستێکە خواستی ناوخۆ پڕکاتەوە بەڵام ئایا ئەم کابینە هیچ پلانێکی هەیە بۆ ئەوەی کەوا زیاتر گەشە بەو پلانمدا و بتوانێت باشتر پێشقی بخات و چیتان هەیە بۆ ئەوەی کە پێشکەون تاوەکو لە دەرەوە پارەکەن و لێرە و بەرهێنانی پێ بکەن؟ ئەمە یەکێکی ترە لە با بڵێن پرۆژەکان کە بەڕاستی و بەرهێنانمان تیا کردووە لە و پلانمان هەیە بۆ بەرهەمێنان زیادکردنی بەرهەمی غاز وەک ئەبینی لەم کابینەیە کە بەرهەمی غاز لەم کابینە بەرز بووتەوە و هیوادارین ساڵی داهاتوو بیکەینە دوو هێندە و پلانمان هەیە بۆی کە بۆری دروست بکەین بۆری دابنین و ئێمە هەوڵەدەین لەم کابینەیەدا بۆی کە زۆربەی سەرچاوە سروشتیەکانی خۆمان بەکار بهێنین چونکە زۆر ناوچە و داواکاری هەن کە وەکو پێویست گرنگیان پێ نەدراوە. خواست و خولیای من با بڵێن ئەوەیە کە پلانی من ئەوەیە کە بتوانین پترۆکیمیکیاش پیترۆکیمیاییش گرنگی پێ بدەین و هەروەها سەرچاوە سروشتیەکانی دیکە بیان خێنە پرۆسەوە کە زۆر گرنگن بۆ خەڵکی کوردستان و هەروەها غازیش یەکێکە لەوانە غازی سروشتی لەوانە و بتوانین هەنادە بکەین. لەکوێ دەتانوێت؟ بەڵێ وەکەزانی کە ئێمە بەشەکانی دیکەی عێراق ئەگەر بیانەوێ کە گاز و غاز لە ئێمە بکڕن وەکو سەرچاوێکی وزە و هەروەها ئێمە پەیوەندیەکی باشمە لەگەڵ تورکیا هەیە کە هاوکار بووە لە هەناردەریکردنی نەوتی کوردستان بۆ جیهان و بەدڵنیایە ئەوش دەبێتە سەرچاوێکی دیکە ڕەنگە بۆ تۆش چونکە بەڕاستی ئەوە دەست بەدڵنیاییەوە ئێمە کراوین بۆ دانووسان بۆ با بڵێن کڕیارەکان هەر کەس پێی خۆش بێ کە غازی هەرێمی کوردستان ڕێت ئەوە شتەوەسێتە سەر. بەڵام چەند گفتوگۆتان هەبووە لەسەر ئەو پرسانە لە نێوان ئێوە بەغدا بۆ ئەوەی کە ئەم ڕێکەوتنانە بستنە دواری جێبەجێکردنەوە ئێوە جێبەجێکەن. دەستورمان هەیە کە دیاری کردووە لە دەستوردا و ئەگەر لێکدانەوەیەکی تەواوی بۆ بکرێ و دەڵەیەکە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئەتوانێت سەرچاوەکانی سروشتی خۆی بەکار بهێنێ لە هەرێمی کوردستان چۆن ئێمە بە گوێرەی یاسا کار دەکەین بە گوێرەی دەستور کار دەکەین و ئێمە چاوەڕێ دەکەین بەغدا هەروە بکە. ئەگەر بگەڕێین بۆ پرسی ئەمنی کە پسپۆری جەنابتانی تێدا و خەمی ئێوەشە ئێمە دوێنێکە هەواڵێکی ناخۆشمان بیست کە تیایدا لە دیالە داعشێش کرده بوو تا چەندە ئێوە نیگەرانن سەبارەت بە دووبارە سەر هەڵدانەوە و زیادبوونی هێرشەکانی داعش و لەم چوارچێوەدا هەوڵێک هەیە بۆ ئەوەی کەوە ئەو هێزانی کە دروست بوون بۆ شەڕجی داعش ئێستا بەشێک لەو هێزانی کە دروست بوون بە تایبەتی ئەوان لایەن ئێرانەوە وەکو میلیشیا پاڵپشتی دەکرێن دێن هێرش دەکەنە سەر هێزەکانی ئەمریکا و قاعیدەی ئەمریکا لە کوردستان
چەندان جار ئەو هێرشانە ڕووی داوە چەند ئێوە نیگەرانن سەبات بە هەڕەشەی میلیشیاکان ئەو بوونەی ئێوە و ئەو ناکۆکی لە نێوان ئێران و ئەمریکا هەیە چکە بارودۆخێکی قورسە کە ئێوە تێدان لەم نێوەندەدا لەبارەی داعشەوە با من پێش هەموو شتێ بڵێم کە داعش هەڕەشەیەکی سەرەکیە بۆ ئاسایشی کوردستان و عێراق و ناوچەکە و جیهانیش داعش بە تەواوی تێک نەشکاوە ڕاستە خاکی بەدەستەوە نەماوە بەڵام هێشتا ماون لەوێن و هێشتا ئەتوانن کە خۆیان ڕێکخەنە و خەڵک بنە ڕیزەکانیانەوە و ئۆپەراسیۆن ئەنجام بدەن لە دژی هێزە ئەمنیەکانی عێراق و لە دژی ئێمە لە هەندێک شوێندا وەک دەزانی کە هێرش هەبووە لە دژی پێشمەرگە لە ماوەی ڕابردوو ئێمە نیگەرانین بەڕاستی لەبارەی دۆخە ئەمنیەکە بە گشتی بەڵام منەمەوێ ڕووناکی بخەمە سەر بابەتێکی زۆر گرنگ داعش لێکەوتە و بەرهەم هاتووی کێشەی دیکە بوو کاتێک کە تۆ تیرۆریزمە هەیە دەبێ بزانی کە کێشەکە چییە هەبووەتە هۆکاری سەردانی تیرۆر ئەوەش نادەتپەروەری نایەکسانی هەژاری گەندەڵی هەموو ئەمانە بووە هۆی دروستبوونی داعش و تیرۆسانی دیکەوەی کە دۆخەکە بقۆزنەوە خەڵکی زیاتر ببەنە ڕیزەکانی خۆیان و بتوانن خۆیان ڕێبخەنەوە وهروە بۆ لە ناوبردنی تیرۆریزم ڕاستە دەبێ هێز ئەمنیەکان ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجام بدەن و ڕێگریان لێ بکەن لەوەی کە ئۆپەراسیۆنەکانی ئەنجام بدەن بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێ بچی بزانی ڕەگ و ڕیشێم کێشەیە لەکوێ هاتووە کە داعش و تیرۆری لەسەر دروست بوو کە ئەوە شوێنێکە کە حکوومەت ئەگە تۆ باسی عێراقەکەی دەبێ حکوومەتی فێدراڵی هەمومان پێکەوە دەبێت چاومان لەسەرەوە بێ کە بزانین چۆن بتوانین داداتپەروەری نایەکسانی و هەروە نەهێڵین و هەروە ژینگەیەک دروست بکەین کە خەڵکی هەست بە ئازادی بکەن و خەڵ بە متاحب بکەن بۆی کە بەبێ ئەوەی کە بیر لە بەدیلی دیکەوە بکەنەوە بچوە ناو گروپێکی دیکە یاخود تۆڵە لە حکوومەت بسێنەوە یاخود تۆڵە لەو دۆخە بسێنەوە کە بەدڵیانەوە بۆیە هەبوونی ئەو شتانە ئەو بابەتە خراپانە لە هەندێک ناوچە پاڵی بە خەڵکی خۆجیەوەدا کە بیر لە دەرفەتی و بەدیلی دیکە بکەنەوە بۆیە دەبێت ئەمە کۆتایی پێبێت ئێمە دەبێت چاومان لە ڕەگ و ڕیشەی ئەم کێشەیە بێ کە تیرۆرە هۆکاری سەرهەڵدانی دەبێت ڕوبەڕووی ببینەوە و دڵنیا بینەوە لەوەی کە خەڵکی چیتر پێویست ناکە هەماهەنگی لەگەڵ تونند و تیژەکان بک بۆی کە خۆیان بپارێزن بۆیە ئەمە شتێکە کە من بە ڕاستی زۆر بە توندی پاڵپشتی دەکەم و کۆمەلگای نێودەوڵەتی و هەروەها حکوومەتی فێدراڵیش دەبێت ئێمە هەمومان هاوکار بین لەم ڕوانگەیەوە بۆی کە هەموو ئەو هۆکارانە سریان بکەین بیان دۆزینەوە نەیان هێڵین و هەروەها بەردەوام بین لە هەماهەنگیکردن لەگەڵ یەکردا بۆی کە بچین بە دوای تیرۆریست و ئەنجامدەرانی ئەوانەیە کە تاوانیان ئەنجام داوە ئێمە چەندین بیرۆکەمان داوەتە بەغدا لە ڕاستی لەم ڕۆوە و ئێستا پێم وایە هەندێک هەنگاوی بەرەو پێشچوون هەیە بۆی کە ئەو کلێنانە بە تایبەتی لە ناوچەکەش لە سەرەکان نەهێڵین پڕیکەینەوە نەبوونی هێزی ئەمنی لەوێ نە لە حکوومەتی فدراڵی نە پێشمەرگە بەهۆی ئەو هەندێک هۆکاری سیاسیە کە هەمومان دەیانزانین ئێستا ئێمە هەوڵە دەین کە دەبێ ئەم ناوچانە ئەم کلێنە پڕ بکرێنەوە لەلایەن هێزی عێراقی سوپای عێراق و هەروەها پێشمەرگەوە و لە ئەنجامی ئەوە ئێمە بڕیارماندا کە یەکە دوو فێقە دوو لیوا دروست بکەین بۆی کە ئەمنیەتی ئەو ناوچەی بپارێزن ئەمە پرۆسەیەکە کە بەردەوامە تا ئێستا کە ئێمە قسەکەین و ئێستاش ئەو پرۆسەیە بەڕێوە دەچێت و بۆیە هیوادارین کە ئەمە بتوانێت لەم ڕێگەیەوە جوڵەی داعش لەم ناوچانە کەم بکەینەوە. چی سەبارەی بە وەڵامی پرسیاری دووەم کە من لێم کرد سەبارەت بە ململانی نێوان ئێران و ئەمریکا و پاڵپشتی ئێران بۆ هەندێک لەو گروپە میلیشیانە کە هەوڵەدەن هێرش بکەنە سەر بنکە سەربازەکانی ئەمریکا لە هەولێر کە بۆتە مایە مەترسێکی گەورە بۆ ئێوە نابێتە بەژەوەندی ئێوە ئەگەر بێت و ئێران و ئەمریکا بگەنە ڕێکەوتنێک لەسەر پرسی چەکی ئەتۆمی بۆ ئەوەی ئەو فشارە لەسەر ئێوە نەمێنێوەکو حکوومەتی هەرێم. ئێمە هەموو کاتویستومانە کە هۆکارێک بین بۆ سەقامگیری و بەشێک بین لە چارەسەر
نەک بەشێکمی لە کێشە ئەگەر گژی هەبێ و کێشە هەبێ لە نێوان ئەمریکا و ئێران دەبێ ئێمە دەمانێت دوورکەوینەوە لەو کێشانە و دەبێ ئەوانیش ڕێز لە سەروەری و سیادەی عێراق و ناوچەکە و خەڵکیش بگرن و هەروە دەبێ ڕێز لە سەروەری عێراق بگیرێ و بە دڵنیایەوە سەروەری کوردستانیش دەبێ ڕێزی لێ بگیرێت بۆیە ئەوانەی کە ڕێز لە یاسان ناگرن و لە دەرەوەی چوارچێوە یاساییەکان جوڵە دەکەن و کار دەکەن ئێمە دەمانەوەیە کە حکوومەتی فێدراڵی ئەوانە بەرپرسیار بزانێ و ئەوانەیە کە لە دەرەوەی یاسا و حکوومەت جوڵە دەکەن و لە دەرەوەی یاسای عێراق کار دەکەن دەبێت بەرپرسیار بزانێت ئەوەی ئێوە وەکو لەم ئیدارە تازەدا بینیوتانە کە تا ئەندازێکی زۆر ئایدۆلۆژیانە مامەڵی کردووە بە تایبەتی لە پرسی ئێراندا بەڵام ئەمە ڕەنگە ببێتە مای ئەوەی کەەوە بیکات ئاسانتر بێ بۆ ئێوە بۆ ئەوەی کە فشارتان لەسەر نەبێت لە دوو ئاراستی جیاوازەوە چونکە ئێرانش لەلایەکی دیکەەوە زۆر بەهێزە وەکو هاوسەیەکی بەهێزش دەمێنێتەوە بەڵام ئەگە بەشێکی بەرفراوانتر قسە لەسەر بکەین پەیوەندی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان بە شێوێکی گشتی ئەم پەیوەندیە لە 1990ەوە دروست بووە و بە هەنگاوی جیاوازدا ڕۆژدووە وەڵام هەمیشە هەرێمی کوردستان سەڵماندوێتی کە دۆستێکی بە نرخە بۆ ئەمریکا و هاوکاری ئەمریکا بوونە بۆ شەڕکردن دژی دوژمنە هاوبەشەکان و لەم بارودۆخی ئێستادا کە دەبینین ئەمریکا هەوڵ دەدات دەوێت بوونی سەربازیانی خۆی کەم کاتەوە وەکوی لە ئەفغانستانش بینیمان ئایا حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی هەیە بۆ دووبارە ڕێخستنەوەی ئەم پەیوەندیە لەگەڵ ئەمریکا بە جۆرێک کە ببێتە زیاتر پەیوەندێکی گرنگتر بێت و زیاتر هەمیشەیی بێت و بە ئەندازەیەک بێت زیاتر لەسەر پێخۆی بۆستێت و لە بارودۆخێکی بەرتەسکترا بێت لە بەتایبەتی لە پرسی ئەمنیەوە زیاتر بتوانن تەرکیزی لەسەر بکەن وەکەزانی کە گفتوگۆی استراتیژی لە نێوان ئەمریکا و عێراق بەڕێوەچوو و حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک بوو لەو گفتوگۆیانە ئێمە پێزانینمان هەیە بۆ پاڵپشتیەکان و حکوومەتی ئەمریکا بۆ عێراق و هەرێمی کوردستانیش لە شەڕی دژ بە داعش هاوکاریەکانی ئەوان گرنگ بوو بۆ لە ناوبردنی داعش و پاڵپشتیەمەیان کرد و پێزانینمان هەیە زۆر بۆ هاوکاریانە و ئێمە دەمانەوێت ئەو پەیوەندی زۆر باشە لەگەڵ ئەمریکا بەردەوام بێ وها لەگەڵ هەموو هاوپەیمانان و ئێمە زۆر سپاسگوزاری هەموو ئەو هاوکاری و پشتیوانیین کە ئەوان ئێمەیاندا کەمێک لەمە وبەر ئێمە باسمان لە هەڕەشەی داعش کرد هێشتا هەڕەشەی داعش ماوە پێمان وایە کە هەبوونی مانەوەی هاوپەیمانی نێودەوڵەتی زۆر گرنگە لێرە و دەبێ ئەمە قسەی لەسەر بکرێ لە چوارچێوەی گفتوگۆ و دیالۆگی استراتیژی لە نێوان ئەمریکا و عێراق بەدڵنیاییەوە ئێمە باوەڕمان هەیە کە عێراق پێویستی بە پشتیوانی نێودەوڵەتی هەیە بە تایبەتی با بڵێن ئەمریکیەکان کە هاوکاریەکانیان کاریگەر بوون هەتا عێراق سەلامەت و سەقامگیر بێ بە دڵنیاییەوە ئەتوانن گفتوگۆ بکەن لەبارەی شێوازی پەیوەندیەکانیان لە ڕووی تایبەت بە ئێران دراوسەیە وەک هەموو دراوسەکانی دیکە ئێمە دەمانەوێت پەیوەندێکی باشمان هەبێ لەگەڵیان و ئێمە پێمان خۆشە کە پەیوەندیەکانمان لەسەر بەرژەوەندی و ڕێزی هاوبەش بنیاد بنرێ و ئێمە کار لەسەر ئەوە دەکەین و ئێمە دەمانێت پەیوەندیەکان ئاسایی بن و لەگەڵ هەموو دۆستەکانمان ئێستا پەیوەندیەکانمان لەگەڵ ئەمریکا لەسەر حسابی ئێران نییە و بە پێچەوانشەوە ئێمە ئامانەوێت پەیوەندێکی باشمان لەگەڵ ئەمریکامان و لەگەڵ ئەوەشدا پەیوەندێکی باشمان لەگەڵ ئێرانیش هەبێ بۆیە دەبێ بگەینە چارەسەرێکی گشتگیر بۆ ئەم کێشەیە یەک شت کەوە ئەمریکا هەوڵەدا گەشەی پێ بدات لە ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگەیەکە یەکێکە ئەرکەکانی ئەوان و پرسێکی زۆر جێی نیگەرانی بووە چونکە تاوەکو ئێستاکە دەرئەنجامەکان بەباشی ڕەنگە دەرنەکەوت بێتن و نەتەندراوە بەشێکی تاواتی ئەم هێزانەیەک بخرێنەوە چی دەڵێ لەسەر ئەمە ئێمە هەندێک بەرەو پێشوونی زۆر باشمان لەم بوارەدا بەدەستێناوە چاکسازی پێشمەرگە بەڕێوە دەچێت و ئێمە خۆشحاڵین بەوەی کە ئێستا ڕووەدا بە تایبەتی لەم کابینەیەدا لە 2 ساڵی ڕابردوو هەندێک با بڵین بەرەو پێشوونی باش هەبووە و هەندێک یەکیان گرتووەتەوە بە تایبەتی ئەو با بڵین یەکەکانی 1970 کە ئێستا دانیان بەوە داناوە ڕازی بوون بەوەی کە ببنە بچنژێر چەتی وەزارەتی پێشمەرگە
یەک بگرنەوە و بوجەکانیان بە هەمان شێوە ڕێک بخرێنەوە و ڕێکخستنەوەی هەموو هەیکلێتی پێشمەرگە ئەمە هەندێک لەو با بڵێن ئەو بەرەو پێشچوونانە بوون کە بەدەستمان هێناون و من دڵخۆشم و هیوادارم کە با بڵێن خێراتر بێ هەنگاوەکان خێراتر بچنە پێشەوە لە ماوەیەکی کەمدا بەڵام بەسراحەت بڵێم بەرەو پێچوونی زۆر باش هەیە لەوەی کە هەموو ئەو هێزانە لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە کۆبکەینەوە ئەمە دەمێنێتەوە کوێیەکێک لەوەی کە ئایا هیچ کارگەر نابێت بەو هەندێک لەو درامانی کە لە سلێمانی ڕوویدا ئەوەی کە لە سلێمانی هەندێک کێشەی ناوخۆی ڕوویدا ئاوە کاریگەری هەیە ناکۆکیانە لە سلێمانی ئەوە لە ناو حزبێکی دیاریکراودا بوو ئێمە وەکو حکوومەت ئێمە ئەمانەوەیە کە دوور لەو بابەتە ڕاوەستین حکوومەتێکی گشتگیرم هەیە کابینێکی گشتگیرە ئێمە یەکێتی پارتی و گۆڕان و لاینەکانی دیکە ئێمە لە حکوومەتدا دەمانەوێت کە کاری خۆمان بکەین وەکو حکوومەت کار بکەین نەک با بڵێن کاریگەری ناکۆکی سیاسیەکان لەسەر ئێمە لەسەر ئاستی پارتێک کاریگەری نەبێت لەسەر ئەگەر بچینە سەر بارودۆخی پارتی دموکراتی کوردستان لە ئێستادا پارتی دموکراتی کوردستان لەم هەڵبژاردنە زۆر باشی بردیەوە و ئەم پرسیارە هەمیشە دەکرێت ئایا ئەمە واکات پارتی هەست بکات لەوەی کە سەر کۆماری عێراق داهاتوو بۆ ئەوان بێت لە کابینی داهاتووی پێش هەموو شتێ بڵێم کە هەڵبژاردن لەبارەی بڕیاردانی خەڵکە خەڵکی سەیری ئەدا و با بڵێن سیاسەتی پارتەکان دەکەن یان با بڵێن من خۆشحاڵم بڵێم کە پارتی بردیەوە و خەڵکی خەڵاتی پارتی دیموکراتی کوردستانی کرد بەم بردنەوەیە ئەمە بەهۆی چەند چونکە پارتی هەموو کات لە بەرەی پێشەوە بۆ کە خزمەت گوزاریەکانی بۆ خەڵکی دابین کردووە و پرۆژەکانی جێبەجێ کردووە وەکو سەرۆکی حکوومەت کە پارتیە و هەروەها هەندێک پرەنسیپی دیکەش هەن کە پارتی یەکێک لەوانە بووە کە پاشەکشی لێ نەکردوون سازشی لێ نەکردوون پێم وایە خەڵکی پاداشتی پاردیدایەوە لەمەدا و کوردستانیش بۆتە با بڵێن ناوچەیەکی ئارام نەک تەنها بۆ خەڵکی کوردستان بەڵکو بۆ هەموو ئەو ئاوارە و پەنابەرانەی کە لە ناوچەکانی دیکەوە هەڵهاتوون و هاتوونتە هەرێمی کوردستان بۆیە ئەم پاڵپشتیە بۆ پارتی گەورەترە با بڵێن بابەتەکە لەوە زیاترە ئەمە هێنانی ئەم هەموو دەنگە لەو ناوچانە کە پارتی هێناوێتی کە ئاوارە و پەنابەری لێوە هاتوون ئەمە پاداشتە بۆ پارتی بە دڵنیایە ئێمە وەکو براوە وەکو کە پارتی براوە بووە ئێمە بەدڵنیاییەوە خۆمان دواتر هەڵی دەبژێرین کە چ پۆستێک وەردەگرین بەڵام ئەمە دەمێنێتەوە بۆ گفتوگۆکان لە ئەسەر ئاستی سەرکردایەتی ئەم بابەتە تا ئێستا کۆتایی نهاتوە بۆیە ناتوانم وەڵامی کۆتایی بدەمێت کە کێ چ پۆستێک وەردەکرێت و کێوەری ناگرێت زۆر باشە ئەگەر بچینە سەر بابەتێکی دیکە کە هاوپەیمانێکی گرینگە کە دۆستێکی گرینگە تورکیایە کە تورکیا دەستێوەردانی سەربازیەکانی تورکیا لە هەرێمی کوردستان بەمیشە بوونەتە مای دروستکردنە سەقامگیری بۆ خەڵکی ناوچەکان و ئەو گوندانی کە لەسەر سنوورن هەمیشە ناسەقامگیریان بە دروست بووە لەو کاتێک کە تۆ بوویتە سەرۆکی حکوومەت چەندین جار ئاماژەتان پێداوە لەوەی پەکەکە پێویستە لێرە بوونی نەبێت و چکە ئەوانە بنەمای دروستبوونی هەڕەشە بۆ سەر ئاسایشی کوردستان ئەگەر بینە لەسەر ئەم بنەمایە قسە بکەین ئایا دەتوانن ئاماژە بۆ بدەن لەوەی کەوا هەڕەشە سەربازەکانی تورکیا بە هەر شێوەیەک لە شێوەکان دەبێتە مای هاوکاری بۆ ئێوە بۆەوەی کە شەڕە دژی پەکەکە کە ئێوە وای دادەنێن ئەو گروپێکی ئارامن با من یەک شت ڕوونکەمەوە پەیوەندیەکانمان لەگەڵ تورکیا با بڵین فرەڕەهەندن کە ئێمە پەیوەندێکی زۆر فراوانمان هەیە لەگەڵ تورکیا ئێمە لە ڕووی بازرگانی و ئێمە دراوسین و ئێمە نیگەرانی ئەمنیمان هەیە پێکەوە و ئەم پەیوەندیە بۆ هەردوو لا بەسوود بووە
باسی ئەو ململانەیە کە وهروەها بوونی پەکەکە لە ناوچەکانی ئێمە ئەمە بابەتێکی هەستیارە بۆ عێراق وەکەوەی کە سەروەری عێراق پێشل کراوە و لایەنێکی دەرەکی هاتوۆتە ئەم وڵاتە کە نابێ قبول کراوە و نەدەبوو بێت پەکەکە وەکو پەنابەر نەهاتوونەتە ئێرە وەکو بەدیلێک بۆ دامەزراوە دەستوریەکان خۆیان پیشانەدەن کە خەڵکی هەڵی بژاردون و دەسەڵاتی داری ئەو ناوچە وەڵ ئێستا پەکەکە هاتوۆتە ئەو ناوچانە ڕێگە دەدا کە ڕێگری دەگرێت لەوەی کە خەڵکی بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان کە ئەمە بەڕاستی کێشەیە و ئەمە هەڕەشەیەکی ئەمنیە و هەروەها کێشەیەکی ئابووریشە بەهۆی هەبوونی ئەو ململانەیە لەو ناوچانە لە ناوچە سنووریەکان 800 گوند لە هەرێمی کوردستان تا ئێستا بە چۆڵکراوی و بە وێرانی ماونەتەوە نەمانتوانیوە خزمە گوزاریەکانیان پێ بگەێنین و هەبوونی پەکەکە بە تایبەتی لە هەبوونی ئەو ململانی لەگەڵ تورکیا هۆکارێک بووە بۆی کە تورکیا ڕاکێشێتە ئەو ناوچانە ئەگەر پەکەکە لەوێ نەبووایە بۆ نمونە من پێم وایە زۆر ئەستەم دەبوو بۆ تورکیا کە هیچ پاساوێک بدۆزێتەوە بێت بە دوای ئەو ڕێکخراوەدا ئەو ڕێکخراوە بکەوێ بۆیە پەکەکە هەمووی لە بەرژەوەندی با بڵێن تورکیا کردووە و هیچ بەرژەوەندیەکی ئێمە لەو ململانەدا نییە و ئێمە نامانەوێت کە ئەو ململانەیە بەردەوام بێت چونکە ئێمە باجەکەی دەدەین خەڵکی ئێمە باجەکەیەدا بەهۆی ئەو ململانێ بەردەوامی کە لێ هەیە بەڵام دەبێ بزانی کە کێ بەرپرسیارە کێ یام کێشانەی لە ناوچەکانی ئێمە دروست کردووە ئێمە هیوادارین کە لە کاتێکدا کە ئەو سەروەری ئەو شوێنە ئەو ناوچانە ڕێزی لێ بگیرێ و پەکەکە دان بەوەدا بنێ و ئەو ناوچەکە بەجێ بێڵە و تورکیاش دەستی وەردان نەکات لە ڕاستیدا بەڕوونی دیارە بەشێکی زۆر ئەوەیە کە بریتە لە تێکدانی پرۆسەی ئاشتی لە ناوچەی لە تورکیا بەشێکی ئایا حکوومەتی ئێوە هیچ حەزێکی تایە بۆی کە هەنگایە بە هاوێشە باسی لە بابەتی ناوخۆیی تورکیا دەکەی ئەمە شتێکە کە ئێمە دەبێت ڕێزی لێ بگرین و ئێمە دەستێوەردان ناکەین لە هیچ وڵاتێکدا لە بابەتی ناوخۆیی هیچ وڵاتێکدا وەکەوەی کە ئێمە نامانەوێت کە خەڵک دەستێوەردان کە لە بابەتی ناوخۆیی ئێمە بۆیە ئێمە کاتێک دەتوانین کە ڕۆڵ بگرین کە بانگشت بکرین ئێمە ئەمە بەجێ دێڵین بۆ هیوادارین ئەوان بە ئاشتی بژین و ڕێگە نادێت دەستێوەردانی شنگال بۆتە بەشێک لە پرسێکی گرنگ و چارەسەر نەکراو بۆ ئێوە و چەندین پلەکاتی جیاواز لە شنگال هەن ئێران هەیە و ئەو میلیشانی لە ئێرانەوە پاڵپشت دەکەن لەوێ هەن و یا بەشە لەوێ هەیە پارتی لەوێ هەیە یەزیدەکان لەوێ هەن و ئەم پلانی ڕێخستنەوە و ڕێکەوتنامەی نێوان بەغدا و هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکە و چارەسەرکردنی کێشەی چنگال بەڵام هیچ نەرنجامێکی نەبووە بۆچی پێش هەموو شتێ ئێمە ڕێکەوتنمان هەیە لەگەڵ حکوومەتی فێدراڵی لە بەغدا کە پێی دەڵێن ڕێکەوتنی شنگال بەگوێری ئەو ڕێکەوتنە هەموو ئەو هێزانەی کە لەوێن کە نایاساین دەبێ بەجێ بێڵە و ناوچەکە بەجێ بێڵن بۆ سوپای عێراق و بەدڵنیاییەوە لە نێوان بەغدا و کوردستان دەبێ بڕیار بدەن لەوەی کە با بڵێن ئاسایشی ناوچەکە بدەنە خەڵکی خۆجێیی و هێزی پێشمەرگە و سوپای عێراق بچنە دەرەوەی شنگال و ناوچەکانی نیشتە جێبوون و ئاسایشی دەرەوە بپارێزن و ئاسایشی ناوخۆی شارەکە و ناوچەکە بدرێتە خەڵکی خۆجێیی ئەو ناوچەیە بۆیە بەداخەوە ئەو ڕێکەوتنە جێبەجێ نەکراوە ئەکرا ئەمە دەواازەیەک بێ بۆ ناوچەکانی دیکەش بۆیە ئەو ناوچانەی ئەو هێزانەی کە لەوێن کۆنتترۆلی سنجاریان کردووە و حکوومەتی بەغدا و هەروەها کازمی بە هەمان شێوە دەیانەوێت کە ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێ بەڵام کە کات دێتە سەر جێبەجێکردنی ئەو هێزانە لەوێن بەدڵنیە پەکەکە لەوەیە و هەندێک هێزی نزیک لە پەکەکە هەن کە ناوچەکەیان کۆنتترۆل کردووە و هەندێک هێزی لە یاسا دەرچوو هەن لەو ناوچانە کە
پاڵپشتی لە پەکەکە دەکەن با من بڵێم کە پەکەکە هیچ ڕێگەیەکی نییە بچێتە شنگال ئیلا لە سووریاوە دەبێ بێت بۆیە پرسیارەکە ئەوەیە بۆچی پەکەکە لە شنگالە بۆچی لەوێن دەبێ بەجێ بهێڵن دەبێ خەڵکی و ناوچانە بەجێ بهێڵن دەبێ ناوچەکە بدەنەوە خۆیان و هەڵبژاردننی ئەم دوایەش و کاندیدەکانی شنگالیش ڕێگریان لێکرا لەوەی کە بچنە کەمپینی هەڵبژاردن لە ناو شنگال ئەنجام بدەن کێ ڕێگری لێکردن پەکەکە ڕێگری لێکردن بۆیە لاینێکی دەرەکی هێزێکی دەرەکی و لاینێکی نایاسایی لە شنگال ڕێگری دەکات لە خەڵک و کاندیدی یاسایی شەرعی ئەو ناوچە ئەمە زۆرە گەیەنێت بۆیە کێ دەسەڵاتی لە شنگال هەیە ئەمە وەڵامەکەیە وایمە هانی حکوومەتی فدرالی دەگەین بۆی کە بەکردار تەنها لایەنە دەستوری و یاساییەکان لەو ناوچانە هەبن هێزی یاسایی لەوێ هەبن لە ناو شنگال هەبن و ڕێکەوتنی شنگالیش دەبێت بە زووی جێبەجێ بکرێت کوردەکان لە نێوان هەموو ئەو کەسانن لەناو ئەو نێوتەوانن کە زۆرترین زۆرداری و زوڵمیان بەرامبەکرا و قوربانی گەورەیان داوە لە جیهاندا لە مێژووی خۆیاندا بە دڵنیایەوە مافەکانی مرۆڤ پرسێکی یەکجا گرینگە و لەم دوایانەدا لە چەند مانگی ڕابردوودا هەندێک ڕەخنەگرتن هەبوو و هەندێک لەسەر پرسی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان لەسەر پرسی ئازادی ڕۆژنامەنووسی تو چۆن وەڵامی ئەوانە دەدەیتەوە ئێمە وەڵاممان داوەتەوە بە چەندین شێوازی جیاواز و لە چەندین کاتی جیاوازدا کە ئێمە زۆر پاڵپشتی لە پاڵپشتی ئازادی ڕادەبرین دەکەین و ئازادی ڕۆژنامەوانی دەکەین و حکوومەت هیچ سنوورێک بۆ ئازادی دانانێ کۆتوبەند دادانێ و بەڵام بەداخەوە کە هەندێک لایەنی نەیار ئەمە وەکو پاساو بەکاردێن بۆ هێرش بکەنە سەر حکوومەت ئێمە لایەنی یاساییمان هەیە دادگامان هەیە و تەواو ڕێزی لێگیرا و ئێمە ناتوانین دەستێوەدان لە بڕیارەکاندیاندا بکەین و ئەوانەی کە تۆ باست کرد بڕیارەکە لەلایەن دادگاوە دراوە حکوومەت بڕیاری نەداوە ئەمە دادگا بڕیاری داوە کە دەبێت چارە نووسی ئەوانە چۆن بێ و دەبێت ئەم کەیسانە چۆن ئیدارە بدرێن چۆن بەڕێوە ببرێن و ئێمە ئینکاری ئەوە ناکەین کە کەم و کورتی هەیە و ئێمە داوامان لە هەموو لایەنەکان کردووە کە هاوکاریمان بکەن هەتەنها لە بواری یاساییشدا هاوکاریمان بکەن بەڵام ئەتوانم بە تەواوی و بە متمانەوە پێت بڵێم کە ئەم حکوومەتە زۆر پشتیوانی لە ئازادی ڕادەربڕین دەکات و هەندێک تۆمەت هەیە باز دەکرێت و دەبێت لێکۆڵینەوەی یاسایی تێدا بکرێت چونکە دەزانم کە هەندێک لایەنی سیاسی بابەتەکە دەقۆزنەوە بۆیە هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆن و نەیار دەیانەوێت پاساوێک بهێننەوە بۆەوەی کە کەیسێک دروست بکەن و هێرش بکەنە سەر بەڵام هێشتا بەدڵنیایەوە تۆ هەست بە پرسیارەتێکی گەورە و پابەندێکی زۆر دەکەی بۆ ئەوەی کەەوە مافەکانی مرۆڤ پارێزراوە بێت ئێمە ڕێزێکی زۆر تاوامان هەیە بۆ مافی مرۆڤ و ئێمە هەموو کات پشتیوانی تەواوی مافی مرۆڤمان کردووە با من نمونەیەکی بچووکت بدەمێ ئەگەر تۆ سەیری هەموو چالاکوان و ڕۆژنامەنووسان بکەین لێرە لە دەرەوەی کوردستان دێنە هەرێمی کوردستان لێرە هەست بە سەلامەتی و ئاسایش دەکەن لە بەشەکانی دیکەی ناوچەکەەوە دێن ئەو ڕۆژنامەنووسانە دێنە هەرێمی کوردستان ئێمە نزیکەی 1 ملیۆن ئاوارە و پەنابەرمان لە خۆم گرتووە و چەندین چالاکوان و ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستانن و خەڵک لە ئاینی جیاواز و نەتەوەی جیاوازەوە لێرە لە هەرێمی کوردستان هەست بە ئاسایش و ئەمان دەکەن ئەگەر کوردستان ڕێزی لە مافی مرۆڤ نەگرتایە ئەوانە دەیانتوانی بێنە هەرێمی کوردستان بەڵێ پرسیاری کۆتایی من هەندێک خەڵک دەڵێن لەوەی کە تۆ تۆزێک ترس زۆرە ئایا تۆ کەسێکی ترسێنەری چونکە کەسێکی زۆر ئاسایی کەەوە زۆر ڕۆڵێکی کاریگەر دەجێڕی بەڵام هەندێک خەڵک هەیە ڕەنگە ترسی هەبێت ئایا تۆ کەسێکی زۆر ئاسایی و سادەی و متەواضعی کە گاڵتە دەکات و قسە دەکات و لەگە برادرەکانە دادەنووشێت من نازام ئایا کە تۆ نهێنەکانی خۆ دەڵیان نا بەڵام ئایا کەسێکی زۆر ئاسایی تۆ لە ژیانی ڕۆژانت ئەگەر من پێم وانە کەسێکی هەستیار بم ئەبێ ئەو هاوڕێیانە پێم بڵێنە و بەڕێزانە پێم بڵێن من وانیم من کەسێکی جددیم کەسێکم کە پابندم بە پرەنسیپەکان
من کەسێک من ئەم لە با بڵێن کەسێکی ڕاشکاوم و ئەوەی کە دەیڵێم مەبەستمە و دەیڵێم من دەمەوێت زۆر بەجددی کار لەسەر ئەو کارە و ئەرکە بکەم کە پێم سپێردراوە ئایا ئەمە هەستیاریە نەترسام لە هیچ کاتێک لە ڕوبەڕبوونەوەکان